اما یکسر جا آمده بچنه آلمانیا باجار منشن تماشاوان نیجا لور هنزانن کنفرانسا اولکاریه یا منشنه لداره سروک هرما کردستان نیچیروان بارزانی جلوره جدوه و گلک هفدیتنین تایبت به سروک و سرکرده ولاتان را کرنه ایروژی اجندایاوی تجایه گلک هفدیتنین گرینگ هنه آلا شالی باشتر دزانه و اجمره ببیجه که ایرو سروک هرما کردستان و چبکه آلا لمنشن بله هفی دار اگر گوتن لمناج که ارزال قربالخا بله هفی دار امر دو هم روشی کنفرانسی آسایشی منشنم وقت دوینه هموتان بینیتان لا شاشی تور میدای رو داوا سرکریم کردستان نیچران برزانی چندین کوبونوی گرینگی هبو لگال برکسانی بالای ولاتانی جیهان کوبونو لدوای کوبونوی انجام ده گرینگترین کوبونەوە شێتوانم کۆبوونەوەی لوتکە لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا بوو ئۆزەلا فۆن دەر لاین کە ئەو ئاماژی بەوەدا کە توێڕوانینی سەرۆکی کوردستان سەبارەت بە ناوچەکە دۆخی ناوچەکە پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگەی بایەخن ئۆزەلا فۆن دەر لاین ئەمەی وت بە سەرۆکیەرمی کوردستان ئەمەش وای کرد ئەممان بیر نەچێت کە ئەمڕۆ ئەجەندای سەرۆکیەرمی کوردستان زۆر چڕوپرترە لە دوێنێ کۆمەڵێ دیداری گرنگی دەبێت لەسەر ئاسی نێودەوڵەتی لەگەڵ چەندین وەزیرانی وڵاتانی ئەوروپا و جیهان لەگەڵ سەرۆکی سکرتێری گشتی ناتۆ ماکروتە کۆبوونەوەی دەبێت لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبوونەوەی دەبێت لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا کۆبوونەوەی دەبێت لەگەڵ وەزیری دەرەوەی سووریا کۆبوونەوەی دەبێت لەگەڵ سەرۆکی بولغاریا کۆبوونەوەی دەبێت واتە کۆبوونەوەکانی ئەمڕۆی سەرۆکی کوردستان زۆر چروپڕە زۆر گرنگن گویر و بۆچوون و ڕاو بۆچوون و ڕوانگەی سەرۆکی کوردستان تێڕوانینی سەرۆکی کوردستان یەکوان بەرزانی لە پێشاتەکانی ناوچەکە زۆر گرنگن بۆ وڵاتانی جیهان بۆ وڵاتانی ئەوروپا بۆ بەرپرسانی وڵاتانی ئەوروپا لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی ئەوروپا بۆیە کۆبوونەوەکانی ئەمڕۆ بە کۆبوونەوەیەکی زۆر گرنگ و بایەخی پێدەدرێ و باس دەکرێت کەمێک لەمەوە بەر من وتە بێژی سکرتێری گشتی ناتۆم بینی بە هۆڵەندی قسەمان کرد پێکەوە ئەو ئاماژی بەوەدا گوتی چاوەڕوانی کە ئەمڕۆ سەرۆکیەرمی کوردستان ببینین و خۆشحاڵین ببینینیان و گرنگە ئەم کۆبوونەوانە کەواتە هەویدار بیرمان نەچێت خۆی کۆنفرانسی ئاسایشی منشن کە سەکۆیەکە پلاتفۆرمێکە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو مەترسیان لەسەر ئاسایشی جیهانە چارەسەرکردنی دۆزینەوەی چارەسەرێ بۆ ئەو کێشانی کە ئێستا لە ئەوروپا جیهانی سەرقاڵ کردووە جیهانی بەڕاستی تەنگی پێ هەڵچنیوە ئەو پرسانی کە گەرمن ئێستا ئەو ئاڵۆزیانی کە هەیە لە سەرانسەری جیهان تەماشای شەڕی ئۆکرانی و ڕوسیا بکەین تەماشای غەزە و ئیسرائیل بکەین تەماشای سووریا بکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەماشای سوودان بکەین ئەمانە هەمووی پرسی گرنگی کۆبوونەوەکانی پانێلەکانی کۆنفرانسی ئاسایشی منشنن لە پەراوێزی ئەم کۆنفرانسەدا گرنگی ئەم کۆنفرانسە کە یەکەم کۆنفرانسی ئاسایشی نێودەوڵەتیە کە پێگەیەکی گرنگیە لە جیهاندا کۆبوونەوە دوو قۆڵیەکانە کۆبوونەوەکانی نێوان وڵاتانی جیهان کە ئێرە دەرفەتێکە بتوانن لە پشتی دەرگاکان بە وردی باس لەو گفتوگۆ بکەن لەسەر ئەو پرسە گەرمانی کە هەیە و چۆن بتوانن چارەسەری بکەن چۆن بتوانن پەیوەندەکان بەهێز بکەن چۆن دەڕوانە ئەو کێشانی کە ئێستا هەیە بیرمان نەچێت پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پرسێکی گرنگە لە کۆنفرانسی ئاسایشی منشن گرنگە لە ڕوانگەی هەرێمی کوردستانەوە سەقامگیری عێراق و سەقامگیری هەرێمی کوردستان گرنگە بۆ ناوچەکە داهاتووی سووریا پرسێکی هەرێک گرنگە لە کۆنفرانسەکە بۆیە وەزیری دەرەوەی سووریاش لێرە ئامادەیە وڵاتانی ئەوروپا بەگشتی و هەروەها ئەمریکا و وڵاتانی دیکەشتیانە لە داهاتووی سووریا بەشدار بن تەماشا دەکەن چۆن پێشاتەکانی سووریا بەرەو کوێ دەڕوا حکوومەتی نوێی سووریا بەرەو کوێ دەڕوا داهاتووی سووریا بەرەو کوێ دەڕوا ئەمان چۆن دەتوانن پشتیوانی سووریا بکەن کە داهاتوویەکی باش بە ئاشتی دووبارە بنیاد بنێرێتەوە لەو وڵاتە و کەمینەکان
وهمون أو نتواني لسوريا ونتوي كرد أواني دي كابن كبجوان ما فيان هبه وبشيان نخر لحكومة داعش سوريا وأنا برسي جرينجن لهمان كاتا أويكا لبيشتي من وكبك دي كبانة لكان دسبكا بربرساني ولاتاني جهان زياد لشستر كردو بربرسي ولاتاني جهان زياد لصدو بنجاو وزيدرو وبرگيري وناوخوي ولاتاني جهان هروها چەندین کەسایەتی گرنگ و چالاکوانی و ڕێکخراوەکان لێرە ئامادەن باسی چی دەکەن باسی ئەوە دەکەن چۆن دەتوانرێت دوای 3 ساڵ کۆتایی بە شەڕی رووسیا ئۆکرانیا بهێنرێت ئەمریکا و پەیوەندەکانی ئەمریکا و ئەوروپا بەرەو کوێ دەڕۆن لە ڕووی بەرگریەوە چۆن ئەو وڵاتانی یەکێتی ئەوروپا ئایا وڵاتانی ئەندام لێ ناتۆ ئایا خۆیان توانیان هەیە بەبێ ئەمریکا بەرگری لە خۆیان بکەن ئەوە پرسێکی زۆر گرنگە لە کاتێکدا ئەمریکا لە ڕێگەی جێگیری سەرۆکی ئەمریکاوە لە ڕێگەی ڤانسەوە چەندین پەیامی گەیاندە بەرپرس و سەرکردەکانی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا زلێنسکی خۆی لێرە ئامادەیە سەرۆکی ئۆکراینا ئەمانە هەمووی پرسی گەرمن یەکێک لەوانی کە وڵاتانی ئەوروپای بەڕاستی نیگەران کرۆ بە تایبەتی بەرپرسانی باڵای ئەڵمانیاشی نیگەران کردووە وتارەکەی ڤانس بوو کە دوێنێ بە ڕوونی ڕەخنی چوندی لە دیموکراسیەت لە ئەوروپا کرد ئاماژی بەوەدا کە ئازادی ڕادەربڕین لە ئەوروپا لەژێر مەترسیدا لەژێر هەڕەشەدایە ئەمانە ئەو پرسانن کە ئەوروپا دەڵێن چۆن گەرانتیمان دێنێ نیگەران بوون کە یەکەم شت کە ئەمریکا دەستێوەردانی دیموکراسیەتێکە لە ئەوروپا و لە کاتێکی بانگەشی هەڵبژاردننی ئێستا لە بانگەشی هەڵبژاردنە لە ئەڵمانیا و پشگیری لە پۆپۆلیستەکان دەکەن لە پارتیکی ڕاستەی چوندڕەوی وەکو AFD کرا بە ڕوون و ئاشکرایی کۆبوونەوەی لەگەڵ ئالیس بایدل کرد سەرۆکی پارتی AFD کرد دوێنێ جێگیری سەرۆکی ئەمریکا ئەمانە هەمووی نیگەرانی بەڕاستی نیگەرانی دروستکە لە لای وڵاتانی ئەوروپا و سەرکردە و بەرپرسانی ئەڵمانیا بە تایبەتی کە هەموو نیگەران بۆ چونانە پاشان ئەمریکا لێرە ڕایگەیاند کە چی دیکە ئۆکرانیا داوانەکە بێتە ئەندام لە ناتۆ ئەمەش ئەتوانم بڵێم ئەو پەیامانەش بوو مەلەرزەیەکی لێرە دروست کرد ئەمەش وڵاتانی ئەندام دەڵێن بەم نزیکان لە مانگی 6 کۆبوونەوەی لوچکەی ناتۆ دەبێت ئەوان لێ بڕیار دەدەن لەک ئەمریکا ئێمەش لێرە چاوەڕین ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ لێرە دەبین سەبارەت بە کۆبوونەوەکانی سەرۆکی کوردستانی چەمبەرزانی هەموو زانیاریەکتان بۆ دەگوێزینەوە. gelekî spas ala şalî tu ji min şinê li gel me bûyî zor spas.